بسم الله الرحمن الرحیم و بەناوی خوای بەخشندە و میهرەبان. سڵاتان لەبێ بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. بێگومان ئەوەی لە سەرەتای بەرنامە سەرنجی ڕاکێشاون ئەو جلوبەرگەی منە. لەوەی بەشێکتان بزانم جلوبەرگە تایبەتە بە هەنگەوانان یاخودە و کەسانەی کە مێژ بەخێو دەکەن زۆر جار بۆ چوونە نێو مێشەکانیان و چوونە نێو دەرهێنانی هەنگوین لە نێو سندوقەکانیان ئەم جلەیە دەپۆشن بۆی کە پارێزراو بن. ئەمە شێوازێکی تەندروستە بۆی کە هەم هەنگەوانەکە هەم زیانیش بە مێشەکان نەگا. بەڵە خۆشەویستان دەمەوێت ئەمڕۆ بەرنامەکەم هەر بە شێوازی جلوبەرگەکەم تایبەت بێ بە هەنگ خۆ بزانین ئەم جارە لە شاری هەولێر چی هەیە و هەنگەوانان کە لە پێشانگەی نێودەوڵەتی هەولێر کۆبوونەتەوە چۆن باسی هەنگمان بۆەکەن. بێگومان هەنگوین یەکێکە لە خواردنە هەرە دێرینەکان و خواردنە هەرە تەندروستەکان بۆ لاشەی مرۆڤ. ئەمە یەکێکە لەوانەی کە ئەمە چەندین ئاەتی قورئانی پیرۆزمان لەسەرەکە باز لە شیفای هەنگوین دەکات. و ئەمڕۆ دەمەوێت بچم بزانم وەزع و گوزەرانی هەنگ و هەنگوین و بەشێک لەوانەی کە مێژ بەخێو دەکەن چۆنە و بزانین چ جۆرێکیان هەیە. لەم بەرنامەیەم ئاشناتان دەکەم بە جۆرەکانی هەنگوین لە شاری هەولێر و هەنگەوانان و کێشەکانی هەنگەوانە. خۆ بزانین چۆن جیاوازی بکەین لە نێوان هەنگوینێکی ساختە یاخود هەنگوینێکە مێشەکە شکری دراوەتێ لەگەڵ هەنگوینێکی ئەسڵی خۆماڵی کوێستانەکانی خۆمان. من کۆمەڵە هەنگەوان بۆ ئێوە دەدوێنم و زانیاری تەواو لەسەر هەنگکۆکەینەوە لەگەڵمان بن و ئەم جارش بەرنامەی بینەری بەرنامەی پەیامی تۆ بن. فەرموو لەگەڵماندا بن. کێشەکانتان چین تا چەند حکوومەت هاوکارتانە؟ خوددانکردنا مێژە کوردستانی مەگەلە کێشنن ئەرد نییە کە تێدا بەخێو بکەیت. سندوق لە ئیران بە 5,000 لێرەمە بە 20,000 دەکەن. هیچ سۆری کۆری نینە ئەبەد حیزمان بۆ دابین ناکە. هاوڵاتی چۆن بتوانێت هەنگوینێکی حەقیقی واتە هەنگوینێک بێدەستکاری بناسێتەوە. جوونی ئەسلی کەشکاندت لێزی لێ دەڕوە. إلى الثقة ئیمۆنۆ ئینسۆنی وێلێک جودۆت کردن. دەبێت لە مختبرە فەحسی بکەین. کا حاجیەوە چەند ساڵان نزیک ئیشی هەنگەوانی دەکەن و جۆرەکانی هەنگوینتان چ جۆرێکتان هەیە و شوێنەی ئێوە مێشی تیا بەخێو دەکەن شوێنەکەتان شوێیە تا چەند گونجاوە بۆ مێش؟ ئەوە زیاتر لە 15 ساڵ لە شیکاری هەنگەوانی دەکەم و ئەو مێشەکانی بەخێو دەکەن 300 جۆرنەوە مێشمانە مێش محەلیمان هەیە خۆمان کە پێی دەڵێن هەجین بەزایدەن مێشی کرنیۆلی کە مەریکەی کرنیۆلی بەهرە مێشەکەشی مێشی چاک دەرەچین وەزایدەن مێشی ئیتالی مێشی ئیتالیا واتە مەلیکانی ئیتالیا مێشەکان هەروە ئیتالی دەرەستن مەلیکەمان لۆ دێتن ئیتالی و کرنیۆلی. سێ جۆری مێش تۆ سەرپەرشت دەکەیت. سێ جۆری مێش شوێنەکە شوێنەکەمان لەسەر زێ گەورە خەبات کەلک لەسەر زێ بەخێو دەکەیت. زێ بەخێو دەکەن نزیک زێ. باشە دەڵێن هەنگ پێویستی بە شوێنێکە کە گوڵ و گوڵزاری زۆر بێ. ئێوە لە زێ ئەم مێشانە چۆن یان چ خواردنێک دەخۆن زیاتر؟ ئەو جێمەی لێ گوڵ و گوڵزاری تاو زۆری هەیە بە گولی دار و باری کەلپتۆس. ئەوش کەلپتۆس هەنگوینی زۆر بەناوبانگە. ئێوە پێویستان بەوە هەیە کوێستان و گەرمیانی پێ بکەن لە شوێنە گەرمەکان و ساڵەکان سەزێ هەر خۆی شوێنێکی گونجاوە. وڵا پێویست پێ هەیە بەس وەکو پێویست ڕێگەمان نییە لەبەرەوەی لە حودەکان زیاتر تۆبارانی تورکیا و ئیران زۆر ناڕەحەتی نەگەت بسنێرێ. سیری لەنگۆ کردیەوە تۆ بارانە لەمە کردەکە بچین زۆر بە ناڕەحەتی دەچین زۆر هەنگەوان ناچن وازێنەوەینە. من تقریبا لە ساڵی 2013ەوە دەستم کردو بەم کارە مێشەکانیشمان بە زۆری کوردین مێشی کوردین ئێمە ئەو مێشە ئیسفادەمان لێ کردووە گونجاوە لەگەڵ ناوچەکانی خۆمانە لەگەڵ گۆڕانکاریەکانە خۆی ڕاها هێناوە ئێمە ئیسفادەمان لە وەسا کردووە. ئێوە لە چ ناوچەیەکە مێش و هەنگ بەخێوەکەن؟ ئەمە منتیقی شار باژێڕین سلێمانی منتیقی شار باژێڕ بڵێ. باشە ناوچەکەی ئێوە تا چەند گونجاوە کوێستان و گەرمیانی پێەکەن یان خۆتان کە شەوایەکەتان کە شەوایەکی چاکە؟ ناوچەی شار باژێر ناوچەیەکی
گونجاوە بۆ هەنگ چەند ساڵێ لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی بە پلەی یەکەم دەرچووە ئەلحەمدوللا گوڵەکانیشی گوڵی جۆری گوڵەکانی گوڵێکی وشکی هەیە ئەو منتیقەیەکی ئێمەش هەنگەکانمان تیاداناوە ترشی زۆرە ئەمە ئیسفادەیەکی زۆری هەیە بۆ هەنگەکانیش و بۆ خواردنیش تامی گوڵەکانیش مەیلە و ترشە ساڵانە چەند کیلۆ بەرهەم دێنیانی بەدێ ساڵانە 600 کیلۆ بۆ 800 کیلۆ سپاس بەخوا بەرهەممان هەیە لە منتیقەی شار باژێڕە ئەمەن بەخۆی دوو زۆرمان هەیە زۆرەکمان هەیە شانەی پێدەرین ئەو بە شانەی پێدەرین زۆرشمان هەیە پالاو درراوە ئەوەیە بەسراوەکەی شافێ هەموو مێشەکانیشمان خۆمانیە ساڵانە چەند بەرهەم دێنی تقریبان چەند کیلۆ والله حسب سارە حسب جێە سار هەیە بەرهەمەش چاکمان دەبێت و سار هەیە ئیشاڵە مێژمان هەیە بەرهەممان دەستا بەتەن بەرهەممان دەبێت ئیشاڵە شوستان و گەرمیانیش دەکەیت شوستان و گەرمی پێ دەکەن فەسڵە ئێستامان بەهاران ئەمە دەیبینە هەولێرێ ئەمە کوو هەنجینی ئەسلی پەیدا دەکەین بەهاران لە هەولێر دادنین حتا مانجی شەش کە مانجی شەش خلاص لێرە سەوزایی نامینێ ئایبێنێ لای شەقڕا و ئەو لای ئەلەوێ سماقی ئەمە منتقی قەراسنجی ئەوەی هەیە سماقی هەیە دەیبینە وێندەر کە لەوێش خلاص بوو سماق ئایبێنە چێستانە ئێستا ئەوەی کە دامان ناوە نسبەتێکی زۆر نیە نزیکەی لەوانەیە 100 کیلۆیە هەنگوین ببێت و نەبێت ئەو 100 کیلۆیەش دوو جۆرە ئەمە جۆرێکیەتی ئەوەش جۆرەکەی تریەتی من مەبەستمە بپرسم ئەم دوو جۆرەیە من بە چاو بەیەک شێوەی بینم بڵێ چۆن ئێوە جیایەکەنەوە و جیاکەرەوەکەی چۆنێکە ئەوە نمونونەکەمان داناوە بۆ چێشتن و خواردن ئەگەر لە نمونونەکەی بخۆی هەریەکە تام و بۆنێکی تایبەتی خۆی هەیە مەسلەی جیاوازی تام و بۆنەکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە هەنگەکانمان لە دوو شوێنی جیاوازا داناوە داماندا شوێنەکانتان جیاوازە بەڵێ شوێنەکانمان جیاوازن واتە ڕاستەخۆ بەرهەمیشی جیاوازە بێ واتە کەش و هەوا تەسیری بەسەر هەنگ هەیە نەک کەش و هەوا ئەو گوڵانە و ئەو شتانەی کە هەنگەکەی استیفادەی لێ ئەکا بۆ شیلە و بۆ هەنگوین لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر فەرقی هەیە مەسەن ئێستا ئەوەیان کە لە بەردەمی ئەو بەڕێزایە لە شوێنێکا دانراوە گوڵەکانی فەرقی هەیە لەگەڵ ئەمەیانە کە لە تەنیشتێدانراوە ئەم چار نەوعی هەنگوینمە هەنا یەکیش وان هەنگوینە چای شنگارە ئەوە ئێستا چای شنگاڵە ئەوە هەنگوینە چای شنگارە بەێ هەنگوینی چای شنگال بەگشتی لە ڕیزبەندی هەنگوینەکان هەنگوینێکی چۆنە هەنگوینێکی زۆر باشە پەلێ ئێگەل مەسرێ وەرگرت مەدالیا زێری ئەبە طبیعیە ئەبای چای شنگاریە وأبي دشي نوع عقيدي عسل الزهور أبجي تشي شنغاريا أب نوع عقيدي إيوه لا تشي شنغال بهوي أو شري داعش أو ناخوش يعني كلو منطقة دروزو هيك هنقوين تانو ميشتان لدزنا دا بلي زيانة قام مزنق هند قهشت ميشفانا بلي بس جارة قاد دوبارة خلقة ما يخراقر ميش جارة قاد خدان قرن جارة بري دس بيقرش تشيل ميشو في قافي ديسا هطانة قيم قهشتم بيصد ميشي في قافي أزل شنغار خدانت كم و برهمه مجی وگاوید بورش دوتان هتا دوتان و نیوا سالانه وانای بهرم دیره و هنگوی شنگاری گلگی بنابودنگا ما مشتريت زورن الحمد لله سو باس بخود ماما تۆ چەند زۆری هەنگوینت هەیە و چەند ساڵە نزیک هەنگەوانی و کاری هەنگو دەکەی دوو نەوە هەنگوین هەیە لێرە لە کوردستانی یەک یە دەشتێ ئەغلب دەرکە زەردەکە تاسیری شیلەی دەرکە زەردەکە تاسیری لەسەر دەکات هەنجوینەکە بڕک تاڵە هەنجوینی دی یەکویستانە چونکە ئەمە وەکی کوچەرین بەهارە ئێرە چەروانێ خودێ خوتن دوای دەبینە چیای لە چیایژی طبعا بەهار دەست پێ دەکات لێرە بەهار خلاص دەبی دەبینە چیای بەهار نوێ دەبیتەوە هەنجوینێکی باش دەکات هەنجوینەی جوینی ئەویە تێروێ ئەو سروشتیە و طبیعیە و ناوەکە ئەوەی کوردستانیە طبیعیە یەکویستانیە بوونیش هەیە دووسێ ناوعی دیجە هەنا یەک سەدرە بەسەوەی منتەقۆمەنینە سەدر دارەی نەبق پێ دەلێن نەبق و سەدر ئێکە هەندێکیشیە کالیپتوزش هەیە
تۆ چەند ساڵە هەنگەوانی تقریبانەوە 32 ساڵە ئەو ئیشە دەکەم کەشوهەوای کوردستان چۆنە بۆ هەنگ و هەنگجوێن و ئەمانە مێش تاقلم دەبیتن مێش هەنگ دائما تأقلم دەبیت بۆ ظروفی جەوی المنطقة ئێرە کوردستان زۆر ظروفێکی ملائمە باشە بەس نەشەرتە مێش لە هەموو جێکی نەجێت چونکە رب العالمین کە ئەو مێشەدایە ئەو هەنگەدایە ڕەحمەتە بوو بەشەرە چونکە ئاەتی قورئان لەسەر هاتيا قلت بسم الله الرحمن الرحيم وأوحى ربك إلى النحل أن نتخذ من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل ثمرات فاسلكي سبل ربك ذللا ويخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس إن في ذلك لآيات لقوم يتفكرون. زۆر گرنگە مامەجان تۆ چەند ساڵێکە ئەو ئیشە دەکەی و بێگومان بەردەوام ساڵانە چەند کیلۆ هەنگوینت هەیە تۆ تقریبا؟ ئەمن جێگام نییە زۆر مێشی بەخێو بکەم قدرەتم هەی هاتا 2000 مێشی بەخێو بکەم لەو کوردستانە بەتنێ غەزای مەلیکەیە غەزای مەلیکەیە برا غەزای مەلیکە چییە ئەمە؟ ئەو خواردنەکە تایبەت بە مەلیکەیە شاژن ینی لە ئەنجینەکانەوە تایبەتە و تایبەتە ئەوە جیاوازە ئەوە لە ڕووی نرخیشەوە نرخی ئاو بەرزترەوە بەس تایبەتە بەرەوە کەمیشە ینی زۆر زۆر کەمە زۆر زەحمەتەوە بەرهەمی چەندێکە ینی بەرهەمی مێش تقریبای تەقسیمیەکە وەختە تەقسیمیەکەین لە زۆر ینی خانە مەلیکە هاتەوە لێ دەرتێ ئێستا ئەوە یەک جۆر ئەوە دوو جۆر چەند جۆرت هەیە؟ زۆری دیکە شانە ینی سێ جۆرت هەنا؟ سێ جۆر هەموو مێشەکانە خۆمانن یان مێشت خۆمارین هەموو خۆماری خۆمانینە ئەوەش زۆری دیکە ئەوە زۆری تکەیە ئەوە بە شانەوەی ئەو بە شانەوەی ئەوە هیچی نەدرایتێ بەس تێلین لۆدانە بێوێ ئاساس و موادە سنعی احتیاجی سروشی 100%. باش حەجی مێشنجین یاخود مێش لەکوێ بەخێو دەکەی و ئەو ناوچەینگۆ تا چەند شیاوە لە بۆ بەخێوکردنی مێش و بەرەمێنانی هەنجوین ئەوران خێر هاتن قەنۆلی پێم سپۆت چۆن گوتکەین هەن کۆت دۆقلی وێ پێشۆنگە هەبوون ئەم خەلکێ منطقە مێدینە قەزۆ مێدینە نەحیا چەمۆنکی بەروەری ژێرینە گوندمانەوە گریان مۆبینەوە گۆرەی و چۆی خێری مۆبینەوە گۆرەی و چۆی خێری یەک مشۆرە بەس ئۆڤێدەدەوە پشتۆمە گۆرەیە سینگێ مە قیبلە چۆی خێری لە ناو گوندی بەخێو دەکەم بەگشتی کەشوهەوایەکە چۆنت پێویستت بۆ هەیە کوێستان و گەرمیانی پێ بکەی خودێ دەبوتە بژم جهێ مە بخۆ دەبوتە بژم هەکە بەروێ ژینگەهۆ گۆزێ نەبیتن ژینگەهۆ گۆزێ دیمۆنە گۆزێ دەبوتە بژم کیستۆن و گەرمیۆنە بەفرژی تێت و ڕژگەژی هەی نەک بۆس بۆ مەشەنجی بۆ بەشەریش باشەوە تشتی بۆ هەر تشتی بۆشە الحەمدلله پێویستت بۆ نییە زۆر سندوقەکان بگوازیەوە بۆ بەگوێزم ئەوە نوتۆیەکێ حتا و کەس بێشە خودۆن کەم ئللا من بوو دلێ خوب 10 مترەوە بربیتە هێوە جینە بیتن لێک هۆتە گۆڕینەکە من نەبە گۆستە وەنگبینێ خۆمۆلیە خۆم هەنگەوانم هەنگم هەیە لە شارباژێر و هەنگشم هەیە لە قەندیل لە دوو شوێن بڵێم لە دوو ناوچەی جیاواز گەرمیانەکە یان نیشتەجێ یەکجێ نەکوێستان و گەرمێنی پێیەکەم بەڵێ لە بەهاوی نایبین بۆ مەتەقەی گەرمی لەستان ئەیبین بۆ مەتەقەی گەرمیان لە بەهارە کاتی کوورە ئەیهێنینەوە ئەیبین بۆ ناوچە کوێستانیەکان ناوچە شاخەویەکان ئەم هەنگوینانی کە ئێستا دەیبینم ئەم شانانە ئەمە هەمووی تەبیعی خۆمانە هیچ دەستکاریەکی کراوە ئەو شانانە ئەوانە هەموو شانەی سروشتین شانەی تەبیعین بەڵێ بەڵام سندوقمان هەیە شانەی ئەساسی بۆ دادنین بەڵام ئەساسەکەمان مێوی خۆماڵی خۆمانە ئەیکوڵێنینەوە جارێکی تر لە قال بێنینەوە بۆی دانینەوە ینی دەستکردی خۆتانە بەڵێ ئەوش دەستکردی خۆمانە ینی خۆمان ئەو شانانەی کە هەنگ بڵین لە پاییز زەکاتی هەنگبرین شانەمان هەیە هەنگوینی تێناکە پوشەشانیان کە ڕەشانی پێڵێن ئەوانە کۆ ئەەکەینەوە ئەیکوڵێنین و ئەیکەین بە مێو ئەو مێوە جارێکی تر لە قال بێدەین و دووبارە بەرهەمێنینەوە بۆ هەنگی سنووق پێم بڵێ جیاوازی چییە لە نێوانە و هەلێرەشەوە کە دەیبینم تۆزێکیان ڕەشی تاریە و هەنێکیان ڕەنگی زەردەوە ئەمە نیشانەی سروشتەکەیتیان ئەمە هەنگوینەکەی تۆ جیاوازە لە ئەو هەنگوینەی ئێمە هەنگوینی ماکە واتە هەنگوی دایکە بڵێ ینی بۆ نمونە لە بە ئەو هەنگوینە کە پار نەبردراوە ئەو ساڵی بڕی هەنگوینەکەی ڕەنگی ڕەش دەبێت ینی چەند جارێک
شاهنگەکە گەرای تێکا کە گەرای تێکرد گۆڕانکاری بەسەر شانەکان دادێ. ئێمە گەربگەڕێنەوە بۆ چەند ساڵێک بە لە ئێستا هەنگەوانی لە کوردستانە لە سەر ئەساسێکی کۆن ڕۆشت بۆ نمونە کوبرهەنگەکانمان لە گڵێنە و لە کۆلکەدار و ئەمانە بەخێو دەکرد بەڵام ئێستا بەگشتی هەنگەوانان هەوڵ ئەدەن بۆ ئەوەی کە شتی نوێ لە شوی نوێ کارکەن. ئێمە ژۆکو تۆری هەنگەوانان بەرامبەر بەوە هەوڵمان داوە هەنگەوانانی خۆمان بەشدار پێ بکەین لە کۆڕ و کۆبوونەوەی هەنگەوانانی عەرەبی و جیهانی وەکو ئەپی مۆندیا و ئەم کۆنگرەیە کە ناوی کۆنگری هەنگەوانانی عەرەبە هەر ساڵێک لە وڵاتێک بەرپا بێت. سوپاس بەخوای گەورە کە ئەم ساڵ ئێمە دوای هەوڵێکی زۆر ساڵانی پێشوان ساڵتوانیمان لە هەولێر ئەم کۆنگرە گەورەیە کە بە ئێترافی شارەزایان کە لەگەڵمانان ئەمە ئاستێکی زۆر زۆر بەرزی بڕیوە لە ئاسی ئەپی مۆندیایە ینی لە ئاسی کۆنگرە جیهانیەکانی هەنگەوانیایە ئێستا. هەڵبەتە تموحی ئێمە زۆر لەوە زیاترە تموحمان ئەوەیە کە هەنگەوانان بەتایبەتی هەنگاوانانی گەشت بێنە پێشەوە کارمان لەگەڵا بکەن. بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بوون بەشێک لەو چاوپێکەوتنەی ئێمە بوو لەگەڵ هەنگاوانان و شارەزایانی بواری هەنگدیارە هەموو باز لەوە دەکەن کە ئەوان توانای بەرهەمێنانی هەنگێکی زۆر زۆریان هەیە و هەنگەکانی ئێمە هیچ شوێستانی خۆمان و کەشوهەوای کوردستان بە کەشوهەوایەکی گونجاو و باش دەزانم بۆ بەرهەمێنانی هەنگوین. دیارە ئەوانەی کە دەیبینن هەموو هەنگوینانن یان هەموو هەنگان ئەمە هەم هەنگم لە پێشە و هەمەنجوینم لە پێشە هەموو ئەمانە کە لە کوێستانەکانی هەرێمی کوردستان بەرهەم دێ من بە پێویستی دەزانم لە ئەوان بپرسم ئاخۆ بزانین کێشە و گرفتەکانی ئەوان چییە و نرخی ئەم هەنگوینانە چۆنە و نرخی کیلۆیەک لەم هەنگوینە و چیلۆیەک لە هەنگوینێکی بەشانە نرخەکانی چەنە من زیاتر لەگەڵان دەدوێم و ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن. کێشەکانتان چین تا چەند حکوومەت هاوکارتانە خوددانکردنا مێژە کوردستانی مەگەلە کێشنن ئەرد نییە کە تێدا بەخێو بکەیت. سندوق لە ئیران بە 5,000 لێرەمە بە 20,000 دەکەن. هیچ سۆری کۆری نینە ئەبەد حیسمان بۆ دابین ناکە هاوڵاتی چۆن بتوانێت هەنگوینێکی حەقیقی واتە هەنگوینێک بێدەستکاری بناسێتەوە جوونی ئەسلی کەشکاندت لێزی لێ دەڕوە. إلى الثقة ئیمۆنۆ ئینسۆنی وێلێک جودۆت کەتن دەبێت لە مختبەرە فەحسی بکەین. کێشەی هەنگەوان چییە؟ ئێوەکو هەنگەوان کێشەکانتان چی؟ ئێمە وەکو هەنگەوان کێشەمان زۆرە لەبەرەوەی ئەم هەرێمەی ئێمە وەکو چۆن لە هەموو بوارەکانی ترا هینێک نییە سەیتەرەیەک نییە بۆ ئەوەی نێڵێشتی بێگانە بێتە ناوەوە لە بواری هەنگ و هەنگەوانیشە بە هەمان شێوە سەیتەرەیەک نییە نێڵێت بەرهەمی هەنگوین لە تورکیا و لە ئێرانەوە بێتە ناوە بۆ نمونە ئێستا لە سلێمانی و هەولێرە بچۆرن ئەو بازاڕە هەنگوین هەیە لە 3,000 هەتا 10,000 هەتا 12,000 کە سێری شێکەیە وەکو شکل و شێوە زۆر جوانە بەڵام وەختێک کە ئەی خۆی شەکرێکی ڕوتە ئەو ئەیدا بە 10,000 منیشکاڵێم هەنگوینەکەم لە 100 هەنگوینی سروشتیەوە ئەیدەم بە 80,000 خەڵگەڵێت دێ باشە بۆچی من 10,000 بم بە هەنگوین و لاشەوە بە 10,000 هەبێت. کێشەی ئێمە کێشەی بازارمان هەیە ناتوانین وەکو گونجاو لەسەر سیقا هەنگوینەکانمان سەر بکەین هیچ معاملێک نییە ئەم هەنگوینانەمان لێ کۆبکاتەوەیان هیچ دەستگای نییە هەنگوینەکانمان لێ وەرگێت و سەرفی کات بۆمان ئەبێ خۆمان لەسەر سیقی خۆمان سەرفیکەین ئەم هەنگوینانە. کێشەکانمان یەکەم کێشە ساغبوونەوەی هەنگوینەکانمان بەرهەمەکانمان هەریەک بەرهەمی نییە ئێستا لەنەوە خەڵکی زۆر بەوە بەس تەنها یەک بەرهەمی هەنگوین مێش یەک بەرهەمی ببوورە بەس بەرهەمی غذاء مەلەکی حبوب اللقاح عکبەر واتە بڕ بەست ئەوە هەموو لە مێشی بەرهەم دێتن لە مێشی بەرهەم دێتن زایدەن سەمەکەی لە دەوڵەت هەم ئێستا بەکاردێن بەرهەمدێن لێرە بەرهەمی نییە ئەو بەرهەمە نییە ئەو علم و زانستەمان نەگەشتە واستەی ئەوەی بەرهەمبینین سەمەکەی چەندین بەرهەمیت کێ هەیە بێژ هەر هەنجین نییە بەس لە پێش ساوی خەلچنی کە گوتت مێش ینی بەس هەنجین و تەواو زیاتر نییە دەتوانێت بەرهەم بێنێ هەم چارەسەرە بۆ نەخۆشیەوانیش زۆر چارەسەرە لە هەنگوینیش هەرشەوی هەنجین بەڵام بۆ تا ئێستا ینی ئەوانە بەرهەم نەهێنراوە کەمە زۆر کەمە ینی علم و زانستەکان دامەکە کەمە لای حکوومەت نیست دامان ناکەن حکوومەتی ساوکارتان دەکات بۆی کە شتی پێداویستی سندوقی پێداویستی یاخود دەرمان یاخود هەر شتێکتان بداتە هیچ هاوکارێکتان هەیە؟ هاوکاریمان نیت
لە دابینکردنی شوێنەکان شوێنتان بوو هەڵە دابین شنەکەی بەهیچ حکوومەت هاریکاریمان ناکاتن کێشە و گرفتەکانی هەنگەوانی هەروەکو کێشە و گرفتەکانی کشت و کاڵی و پیشەیی و ژیانی خەڵکی کوردستان ئەو کێشە و گرفتی خۆی هەیە لەو کێشە و گرفتانە نەخۆشیەکانی هەنگن لەوان خراپتر نەبوونی زانستی زۆر وردەکاری چوە هەنگ زۆر وردەکاری لە بواری پەروەردەکردنی هەنگە هەنگەوانان پێویستیان زیاتر بە ڕێنماییکردن و ڕێمونیکردن هەیە بۆ ئەوەی کە بتوانن بگەنە ئاستی هەنگەوانانی جیهان و بڕۆنە وردەکارەکانی هەنگەوانیان چکە هەنگ خۆی لە خۆیان سەرۆتێکی نیشتمانیە و پێویستی بە پاراستن هەیە چ کێشێکتان هەیە بە دیاریکراوی کێشەکانمان گەلێک زۆرە لە ڕووی بچبرێ نەخۆشی لە ڕووی سندۆقی لە ڕووی ئەشیای لە ڕووی هەموو شتێک هیچ پێداویستێکمان نییە لە لای حیسمان بۆ دابین ناکە حکوومەت هیچ شتێک چەندمان دەچین وەردەگرین 4-5 ڤاروە هەیە شریتە ڤاروایە 4-5 خڵمان داتێ من 300 خەلیم هەیە لەو 300 خەلێ بای 5 خەلیم دەداتێ بای 10 خەلیم دەداتێ ئیدی هیچ شتیت کەشتەکانی نییە کێشەکانی مێ هەنگ لێرە لە کوردستانی ئەرد نییە کە تێدا بەخێو بکەیت ئەردی زیراعی نادەنەما ماگە بدەنەما من قابلیتم هەیە 2000 مێشی بەخێو بکەم تقریبا ئەمن چەند فەلاحان من مێشی دایە منەظەمان منێ تەجهیزی منەظەماتە من کردە تەوزیع کردیم مدیر ناحیە کاتەکرد من گوتە کاکە ئەمە مەڕ و مێشی تەوزیع دەکەین بۆ جوتیاران گوتە ئەمە حەز دەکەین هەلە لە هەنگوو بکڕینەوە هەنگ بخۆ ئیسیفادە بکەین باشترە لە ئیسیراد چونکە کە ئیسیرادی دەکەن کە ئیسیراد کرد مێشی ئیسیراد کرد پندێک هەیە لە ناو مێشێ نەقل دەبیتن لە ئیرانێ و لە تورکێ و ئیناینە ئێرە ئەمن متابعەم کردە لە ژیانە خۆ ساڵە 1980 ئەو پندە داخلی کوردستانی بووە پندەکە ئەو پندەکە مێشی هەر ناهێلیتن دەیکوژیتن پندە کێشەکانی مەدوزانی چه هاریکاریەک بۆ مێژوانە نایەگرن ئەوە چەند ساڵ 15-16 ساڵن وەڵاهی ئێکشمان هاتە تەوزیعگرن دەرمان ناهێتە تەوزیعگرن ئەم چه بێژن نانی خوددانکردنا مێژە کوردستانی مەگەلە کێشنن ئەوەل تێش ڤەگوهاشتن ئادوت نەشێ ببین نەسنورە ئیران نەسنورە ترگاش لایە قەسفا ترکی و ئیرانیژی ئەوە مە مێژوانە منتەقا کوردستانی ساڵە 4-5 شەهیدا بەسە مدەنە مێژوان باشە ئەگەر بێت حکوومەت هاوکارتان کە دەتوانن هەنگوینەکان بۆ دەرەوەش بەرهەم بێنن واللهی هەگە حکوومەت هاریکار ببێ ئەوە ئەمیمۆندیا ئەلکەنەدا چێبوو بەری دو هەیڤە سعودیا پەلێ ئێگەم وەرگرت واللهی المەزرێ هەنگوینە کوردستان پەلێ ئێگەم وەرگرت سعودیا دووم بوو هەگە حکوومەتی هاریکار گربایێتێ واللهی کەنەدا بێت رووسیا بێت چی دەولەدا ئەژنەبی بێ واللهی کوردستان پەلێ ئێگەم وەرگرت بەس حکوومەت هاریکار نینە هیچ یارمەتێکمانی هەتا دەرمانشمان پێنادەن لە زراعەش ینی دەرمانێکی کم دێ سیوە فەرقینە لەگە بازار ئەگەر حکوومەت بێ بەبێ بەرامبەر با یارمەتیمان نەدەبا تشتێکش لە ئێمە وەرگری ئیسفادێک بە ئەو هەنجونە بە بازارکردمان بۆ بکە و دووەمیش لە کاتی سندوق کڕین ئێستا سندوق لە وڵاتی ایران بە زۆری دێ کوردستان بە زۆری لە وڵاتی ایران دینی سندوق لە ایران بە 5,000 لێرەمە بە 20,000 دەکرن کاتی شڵخەی ینی حکوومەت بێ لە ایران بۆ مەبینی لێرە بە سعرێکی مناسب ئەگەر حکوومەت هاوکارتان بێ پەیمانیەوە دەدەن کە هەنجوینی ئەوەندە زۆر بەرهەم بێنن بتوان هاوردەی دەرەوەی وڵات حکوومەت یارمەتی مامدە باشترین هەنجوین بەرهەم دێنین و زۆرترین هەنجونیش بەرهەمدێنین لە کوردستان بڵێ ڕەوڵا کێشەمان زۆرە بە تایبەتی بڵێم لە قەزیە زەڕاعەیە هیچ شتێکمان بۆ دابین ناکرێ هەموو شتێکە هەر خۆمانە مێوە هەر خۆمانە سندوقە هەر خۆمانە هەموو شتێکە هەر بڵێم بۆ خۆمانە ئەنجا کێشەشمان زۆرە کێشەمان ئەوەیە کە ئێمە قەیناکە کاش هیچ هاوکاریەکیشمان ناکات لە بواری زەڕاعەدا بە هاوکاری ئەومان بکە هەر نەبێت لە کاتی هەنگوینەکە دەرئەچێ نێڵی هەنگوینی سەختە و هەنگوینی ئێرانی و هەنگوینی تورکی و بەناوی ئەنواع جۆرەهای هەنگوین داخلی هەرێمی کوردستان بێت بە هەر نەبێ ینی دەرفەت بۆ بکە ئەمە هەنگوینی خۆمان بتوانانی ساخکەینەوە وڵا کێشە زۆرە کێشەکان کێشەی ئەو هەیە مەسەل بوارە لە مەتەقەچی دانێ دەرمان توش لە ڕەز و باغ و لە گەلمە درێ ئەو کێشانە دروستە لۆنگەوانی کێشەمە چ بێژمەتە کێشەمە دەبتە بێژم ئەوێ خودۆنیل ماتکەن دەبتە بێژم سەرپەرستی ماتکە ڕێبەرێن ما دەبتە بێژم جووە درستی ئۆفتێڕۆ نۆچیت ئەوەندە یعنی هیچ هۆری کۆری نینە هیچ هۆری کۆری نینە ئەبەت هیچ هۆری کۆری نینە هەماوەی دەستێتە دۆ
کێشەکانتان چین تا چەند حکوومەت هاوکارتانە خوددانکردنا مێژە کوردستانی مەگەلە کێشنن ئەرد نییە کە تێدا بەخێو بکەیت سندوق لە ئیران بە 5,000 لێرەمە بە 20,000 دەکەن هیچ سۆری کۆری نینە ئەبەت حیسمان بۆ دابین ناکە هاوڵاتی چۆن بتوانێت هەنگوینێکی حەقیقی واتە هەنگوینێک بێدەستکاری بناسێتەوە جوونی ئەسلی کەشکاندت لێزی لێ دەڕوە إلى الثقة ئیمۆنۆ ئینسۆنی وێلێک جودۆت کەتن دەبێت لە مختبەرە فەحسی بکەین باشە کو هاوڵاتیەک بتوانێت هەنجینێکی دەستساکردیان خودی مێشەکە شکلی دراوەتێت جیا بکاتەوە لەگە هەنجوینێکی ئەسلی هیچ ڕێگا هەیە خودێ دەبووتە بێژم دەوی و ئەزمۆنی گوتنێ نینە بەس تنێ زۆتە ئینزۆنی وەکلێ ئینسۆنی و ئیمۆنۆ ئینسۆنی وێلێک جودۆت کەتن چ تشتێدی نینە کو وێلێک جودۆکەت ئللا بنە فەحسا و ئەوە زەمیرە ئینسانی شتێکی ئینسان دەبووتە بێژم ئیمۆنۆوی و زەمیرەوی وێ سعبەتە لێک جودۆت کەتن چێکی کەس نزۆنێتە نەبە علم الغای بە شرینە شاکرەت و نزۆنی شاکرەت و نزۆنی بخۆی کێشۆی جیهگەرجی فەرقە جێگەرجی فەرقە و زەمیرە ئینسۆنی تەسە زەمیرە خۆدۆنی ئەvە تشتێکی گەلێکی زەحمەتە خەڵکێکی مە گەلێک پرسیارگەن چاوە ئەزانم هەنگوینی ئاسلیە یانگی نەخێر هەنگوینە کوردستانی ئەم بێژن هەشتێ سەدێ هەنگوینەکی باشە و ما مشتری هەننە و هەگە کەسێکت vê mêj çeqê دەدوێتەوە هەنگوین بکرید vێتش خوددان کەسێکی خوددان مێشا خوددانت گە و جهێ بەهوەریە بێتە ژێ بکرین کە منە و پێوەرانی بتوانین زیان بکەینەوە کە ئەمە باشن یان خراپن باز دەکەن لە نێو سەلاجەدانێ یاخود لە شوێنێکی سارد یەکجاری چێ نابێ هەنگوینن نێفتەلاجێ بکی هەنگوین چێ نابێت چی جاراژی نێفتەلاجێ بکی هەنگوین بە دوو جۆر ئەگەر تۆ لە بازار ڕابی کڕیت ئەبێ سقەی لە سەدا سەدر لەسەر شخصەکە هەبێت کە هەنگوینەکەی لەلا ئاکرێت ئەگەر بشتەوێت بە غەیری سقە بیکرێت دەبێت لە مختبەرە فەحسی بکەیت بەخوای جاوە دەگەرێتەوە سەر شخصیات هەیە سیقەی زۆرە لە بازار هەیە نیتیت دەتوانێت بە شتی کەش زیای بکەینەوە خۆت تەماشای هەنجوونی ئەسلی کەشکاندت لێزی لێ دەڕوە ئەوها کە بسا بۆ یەک دەستەوە ئێستا بسێ تەماشای ئەوها بۆ یەک دەستەوە ئەگەر عادی بیناستەوە یەکسەر دێتە خوار بزەبت بز تەماشای ئەوها کە بساندت بۆ یەک دەستەوە تەماشای کە بۆ یەک دەستەوە ها ئەوە یەک لەو نیشانانەیە ئەوە یەک نێو نیشانەیە کە ئەسلیە کە سروشتیە ئێستاەوە بە نانەوەیان بە شانەوەیە ئەوە سروشتی خۆیە نانەکەی نییە ئەوەمان بۆدان ناشەمە بە خۆی دروستی کردێ لە سوستانەکانی خنێرە و برادۆست وایە هەنگوینی سەختە زۆر پیا بووە بە تایبەتی هەنگوینی ئێرانی ینی لە ناو خۆشمانە بەشێکی بەداخەوە زۆربەی هەنگاوانان بەردەوام شەکرا بە هەنگ بەڵام ئەمن داواکارم لە هاوڵاتیان کە بیانەوێ هەنگوینی ئەسڵ جیاکەنەوە زیاتر ئەو پێشنگایانە گرینگە کە پێشنگای ئەوە ئەکرێتەوە هاوڵاتی دەتوانێت ڕاستەوخۆ لە دەستی هەنگاوانەکە هەنگوین بکڕێت کارت و ڕقم موبایل و ئەوانەی لێ وەربگرێت ئەجا جیاکردنەوەی هەنگوینیش ئێستا بەزە کەسێک گەڵێ سەلاجە یان سووتاندنی هەنگوین یان لە ناو ئەوانە باوەڕکە هیچی ڕاز نییە هەنگوینی دارمان هەبووە ئەسڵ ینی لە ئیدار ئەسڵتر نییە لە دنیا بگەڕێی لە زستانە بووە بەڕۆن نەشمان خصوصە سەلاجە ڕێک مەیوە ئەو مەینە زیاتر هەنگوین بۆ پاراستنی خۆیەتی ئەنی خۆی ئەپارێزەکە ئەوە ئەمەیە هیچ شتێک هیچ مڕێکی شتێک ناتوانێت زەفەری پێبەرێت کە ئەوە ئەبەسترێ بەڵام ئەو بەستنە دەتوانی بۆ نمونە لە شوشەیەەکە ئایخەیتە ناو ئاوی کوڵاوەوە دێتەوە ڕەنگی تەبیعی خۆی بەڵام کە شەکر بێ شەکر زۆر جار بەسی بە شەکرەکە جیا ئەبێتەوە لە هەنگوینەکە ئەوانەی کە بە شەکر پەروەردەیەەکە مەسە سروشتی شانەکەی خانێک گەورەتر دیارە خانەکەی گەورەتر دیارە بۆی دیارە سروشتیە لە یەکێک ئاوا چۆن بزانمەوە شانەیەکی تێدانێت لەوەی ئەگەرێتەوە سە سیقەی بۆنەوەی شانەیەکی تێدانێت چۆن بزانمەوە سروشتیە یاخود سە سیقەی ئیلا سیقە ئێوەش ناتوانن زیایکەنەوە ناتوانین زیاکەین تام و بۆن و فەحسات زۆرە بەس ئیلا سیق کێشەکانتان چین تا چەند حکوومەت هاوکارتانە خوددانکردنا مێژە کوردستانی مەگەلە کێشنن
ئەرد نییە کە تێدا بەخێو بکەیت. سندوق لە ئیران بە 5,000 لێرەمە بە 20,000 دەکەن. هیچ سۆری کۆری نینە ئەبەت حیسمان بۆ دابین ناکە هاوڵاتی چۆن بتوانێت هەنگوینێکی حەقیقی واتە هەنگوینێک بێدەستکاری بناسێتەوە. جوونی ئەسلی کەشکاندت لێزی لێ دەڕوە. إلى الثقة ئیمۆنۆ ئینسۆنی وێلێک جودۆت کەتن دەبێت لە مختبەرە فەحسی بکەین. ئەو هەنگوینانە ئێستاکە چیلۆ هەنگوینێکی ئاوا چیلۆی بەچەنێکە. هەنگوین سعری دیار نییە بەڕاستی یا لەبەرەوەی هەر کەس بەکەیف خۆتی سعریش لودانەرای حکوومەت کەویش سعری لودانەرای هەر لە کەمتر خەمی حکوومەتە هەلا بێحتیمامی حکوومەتەکە بەمەیدایە ئێوە بە چەندی دەفرۆشن هەنگوینی چیلۆیەکی هەنگوینی ئەسلی؟ ئەمە بە 50 دەین بە 60 دەین بەشانە و بێشانە جیاوازیە بە 60 تقریبا 10,000 فەرقیەتیە. نرخی هەنگوینی ئێمە بە 40,000 ئیتر ئەو کەسەی خۆی سعرەکە دیارێکە بەس من ئەیدەم بە 40,000. شانەکان عادەنەمە باش 6 دەینەوە تا 50 دەفرۆشین ئەوەش عادەتەن بە 30 دەدەین ڕاوەکەی. ئەوە جیاوازی چێ لەگەڵ بەشانە بۆ لە هەندێک شوێن بەشانە گرانترە لە هەندێک شوێن ئەوە گرانترە ینی شوێن بەشانە گرانترە لەبەرەوەی شانە لە علمیستانداری دەریاتە 1 کیلۆ لەو شانەی دروست دەکا 1 کیلۆ پێویستی بە 8 هەتا 12 کیلۆ هەنجوین هەیە بخوا واتە شانەکەش طبیعی و طبیعی و سروشتیە هەتا پێویستی هەتا ئەوە مومی شانەکەیەوە مومی شانەکەی ئەو شانەیە ئێستا ئەگەر ببینی ئەو شانەیە ئەوە طبیعیە لە خۆمان دەکورێنینەوە ینی ئەو پارچە شانانەی لەوەی دەمینێتەوە دەکورێنینەوە طبیعی نەبی تەبعانی ژێسە ناکەمێش. بۆ نمونە نرخ جیاوازە من لای من هەنگوینی دار هەیە ئەو کامی دارەگەر ئەمەیان ئیدارە ئەمە هیدارە بەڵێ ئەمە هەنگوینی دارە ئەمەیان هەر ئیدارە ئەم دوانە ئەوە ئەمە نرخی لای ئێمە لە 100,000 تێناپەڕێت ئێستا شوێنان هەیە گرانترە 120 بە 150 بە ئارەزی خۆیان ئەوەمان هەیە سندوقە هەنگی سندوق مەبەست سندوق ئەوە سندوقە ئەوەمان هەیە بە 45,000 أو نرخي 50,000 كيلو كيلو 1 كيلو تەواوی طبیعی شەوانە صد طبيعي ئەوەی کردوتمان زۆر تایبەتە أوش 80 غرامة بيك ورقي دي خوي أو نرخي قالك زيادة بس ما بص عليه دي لو تسمع كمان بخوينا يعني وينك دستي دوم والسامي دستي كم دستي كم أو أنا أو شهر 80 غرامة لا أو كيلويك أو بتانيك أوش 3000 طبيعية طبيعي وسروشتي الشقة خدي ئەە مێل فەرۆزەکری عینە فنگوینەیە بەس ئەە شۆنەیە شکلی بۆشترە جۆنترە ئەگە ئەە پتروی هنگوینێتە دۆچینکی ئەە شەمۆ گەل دۆ شەمۆ دەستکردن بەس ئەە چ شەمۆ گەلدۆنینە و هەردوو یەک سعرن هەردوو یەک سعر پێم برێ و هەنجینێ زەردەوەی ڕەشە والله زەردی و ڕەشی دەوتە بێژم رب العالمین قدرەتە کۆتۆیە دەوتە بێژم رب العالمین سەنۆیە زەرد و ڕەش ئەو خودێ زۆنێتن یەک مێشە چێت کات حەسکای دێ زەرد کات حەسکای دێ ڕەش کات دەوتە بێژم گوڵە هەیە زەرە گوڵە هەیە سپیە ئێستا ئەم هەنگوینەمان کە دامانناوە ئەمە هەنگوینی پاڵفتەکراوە ئەوەشیان هەنگوینی شانەیە ئەم هەنگوینە پاڵفتەکراوە هی ئەو شانانەیە وەکو پارەکەشی ئەمە لەبەر ئەوەی کە پاڵفتەی ئەو شانەیە و کە پاڵفتە کرد 200 گرام وەزنەکەی لەو زیاترە ئەمە ئەدەین بە 80,000 ئەوەش دەین بە 75,000 کیلۆی بەڵێ. مامەجان تۆ تا چەند لە ژیانی خۆت هەنگ جوێن بەکاردەینەوە تا لە ژیانت دەی خۆی ڕۆژانە دەی خۆی ساڵانە یان بەگشتی لەگەڵ هەنگوین بینە چۆنە؟ ئەمەیان بخۆم ئەمن مەشهورم بە یعنی مێشەوەن مێژدارە هەنجین خۆرەکە بە هەنجین خۆرەکە مەشهورم کەم کەسێ هەنجین بتوانی هەنجینی بخۆ ڕۆژانە هەنجینی دەخۆم هەنجینی زۆر یعنی ئیسفادەی هەیە بەڕاستی سوودەکانی یەکجار زۆرن. هیچ کاتێک کەسێکە بووە نەخۆش بوو بێ یاخود ناساخ بوو بێ یاخود هەر ناخۆشیی هەبێ بە هەنجین چاو بێەوە یەک لە هاوڕێکانە یەک لە ڕەفیقەکان زۆر کەسێ هەنجینم پێدا ینی لۆ نمونە ئینتیهابی زۆر بووە لە گەروی لە هەناوی لەوانە زۆر الحەمدا خوای گەورە شفای لە بۆ ناردیە حتا لە بۆ چاوی دایتمەکە لە چاوی تەماشا کردی هۆ دەگۆ نەمدەتانی بخینمەوە زۆر ڕەفیقم هەیە نامتوانێت بخین تۆ هەنجینی ئەستی
لە ناو چاوم کردیە ئەلحەمدولیلا دەرێ تەواو هەبوو عینەکی هەبووە چەند سارە دەگوت بەڵڵا نەمتوانێت ببێ عینەک بخینمەوە پاشان هەنجینم دایکێ بەبێ عینەک دەخێندەوە یعنی ئەو ئاەتەی خی گەورە کە دەفەرمێ هەنجین شفایەت و بە عملی بینی و تەکە شفا بووە شفایە بەبێش ئامۆژگاری بۆ خەڵک چیە لە بەکارهێنانی هەنجوین چۆن بتوانن هەنجینێکی باش یا خوتەنگینێکی ئەسلی بەکاربێنن هەنجینی ئەسلی زۆر مهمە بتوانین ئینسان هەنجینی ئەسلی بدۆزیتەوە و بیکڕی هەنجین زۆرە بەرام هەنجینی ئێستا مێژدارەکانی خۆمان هەنجینی باشیان زۆرەیە بەرام ئەو هەنجینانێکە لە خارجی عراق دێن دەدرێن بە 5,000 و بە 4,000 و بە 3,000 دەیفرۆشن ئەکتەری ئەوە شەکرا چۆن شەکرەکە چۆن دەیدەنێ برایەک بە تەفاسیل باسی لێ بۆ کردم گوتیە شانەکەی دەینین هەر شەکراوی شەکراوە بەسەردا دەکەن هەتا تەواو شانەکەی پڕەکەن کاتێک کە شانەکەیان پڕ کرد لە ناو مێشیدا دەنێ و مێشەکە سەری خەپات دەکا ینی ئە بەو شێوەیە ساف شەکراوە ینی لۆتە خەڵکێکی زۆری ئێمە دڵە هەنجین بەکار نایەنم یان عاجزە لە لەبەر هەنجینی ئەسلی نەخواردیە هەنجینی ئەسلی بەڕاستی شفایە لە بۆ هەموو خۆشیەکان بەڵە بینەرانی خۆشەویست دیارە یەکێک لەو مادانەی کە زۆر جار جگەل لە هەنگوین لە مێش و هەنگدا بەکار دێت بۆ دەرمانەکان و بە تایبەت بوارە پزیشکەکان ژەهری هەنگەکەیواتە و ژێرەی یانە و تەزوەی کە بە مرۆڤ زۆر جار بۆ ئاداهان شوێنەکان گەوراکاڵێن سوودێکی باشی تەندروستیە دیارە ئەمەی کە لەگەڵمانە کاک عەبدولقادر بەرهەمهێنەری جیازێکی تایبەتە بە بەرهەمهێنانی ژەهری هەنگوین دیارە بەم جیازە دەتوانین ژەهری هەنگوین بەرهەمبێنم من دەمەوێت زانیاری لەوە وەربگرم کاک عەبدولقادر ئەم جیهازەیە چییە و چۆن بیرۆکەی دروستکردنیم جیهازەیە بۆ هاتووە زۆر بەخێر بێن سەرچاو ئەم جیازە دیارە پێشتر دروست کراوە بەڵام ئەوە شێوازێکی تازەیە لەو جیازەیە کە تقریبان کوشتن بەم جیازەیە کوشتنی هەنگەکە یان تەڵەفاتی هەنگەکە تقریبان سفرە هیچ زیانێکی بۆ سەر هەنگ نییە ئەم جیازەیە پێک هاتووە لە دوو بەش بەشێکی جیازەکەیە کە کۆنتترۆلی ئەم کارەبایە دەکا ئەمە کارەبای بە هەردوو کارەبای ئایسی و دیسی کار دەکاتواتە بە باتری و بە کارەبای ڕئیسیش کار دەکات ئەمە دەقە ژمێرەکەیەتی بۆ 15 دقیقە دایدەنێت تۆ 15 دقیقە کارت بۆ کارەبایە کە هەر 4 سانیە یەک جار هەر 4 سانیە یەک جار شۆکێکی ئەلکتریکی لە نێوان 9 بۆ 12 ڤۆڵت دەنێرێ بۆ سەر ئەم شەبەکە بۆ سەر ئەم شەبەکانە کە نردی بۆ سەر ئەم شەبەکەیە تۆ ئەم شەبەکانە لەسەر هەنگەکان دادەنێ یان دەتوانی لە بەر دەرگایدا بنی ئەمە ڕاستەخۆ بە دەرگای هەنگەکەەوە دەنی نا لە پێش دەرگای هاتوچۆکەی دادەنێ وەکو ئەو شێوازەیە ئەگەر دەرکەوێت لە تەسویرەکە ئەمە لەوێدا تەسویرەکان هەیە ئەگەر لەبەر دەرگاکەت دانا یان لەسەر سندوقەکە دانا یان بە شێوازی ئیتار خستە ناو سندوقەکەەوە هەنگەکان کەشفیان هەیە دێن بزاننەوە چییە کاتێک هەنگەکە دێتە سەر جیازەکە کە هاتە سەر جیازەکە هەنگەکە چی دەکا 4 سانیە جارێک شۆکێکی ئەلکتریکەکە لە هەنگەکە دەدا هەنگەکە بەوە تووڕە دەبێت کە تووڕە بوو یەکەم هەنگ پێوە دەدا بەڵامەگە پێوەدا بە شیشەکانەوە نادا بۆ ئاستانەوە نادا بە چیوە دەدا بە شوشەیەک وەدەدا کە شوشەکە لە ژێرەوەیە بەڵێ ئەمە شوشەیە لە ژێرەوە شوشەیەکی 4 میلیمە دوای ئەوە هەنگەکە فۆرمونێک بڵاو دەکاتەوە دەڵێ وەکو ئەو فۆرمونێک کە دەڵێت دوژمن لێرەیە کۆی هەنگەکان هێرش دەکەنە سەرکوێ سەر ئەم شیشانە تەلێ بە شوشەکەەوە دەدەن لە نەتیجەدا هەنگێکی زۆر بەم شوشەیەوە دەدا و بەسەر شوشەکەەوە خێرا دەبێت بە هەڵم پاشماوەی ژەهرەکە کە دەمێنێتەوە لە سەرەوێت دواتر بە تیخ ئەیکڕێنن لە نێوان هەر بۆ حەوت بۆ دەهنگ دەتوانی 1 گرام ژەهر بەدەست بێ ئەم 1 گرام ژەهرەیە خۆی لە نێوان 40 بۆ 45 دلار دەکات کە سوودێکی باشی اقتصادی هەیە بۆ هەنگەوانان ئەران و بسەرانی خۆشەویست ئەوی گوێبستی بوون بەشێک لەو هەنگەوانانە بوون کە لە هەرێمی کوردستان هەنگ بەخێو دەکەن و سەر ڕێ و معانات و ناخۆشی و ناسۆریانەی کە هەیەیان بوو لە کێشەکانی بەخێوکردنی هەنگ بەڵام سواز بخوا هێستا کەش بەخێوکەرێکی زۆری مێشمان هەیە و هەنگەوانێکی یەکجار زۆرمانەیە هەروەکو خۆیان باسییان کرد ئەوانەی لێرە بەشدارن هیچ کامێکیان ساڵانە لە 400 کیلۆ 500 کیلۆ هەمان بوو تاوەکو 2 تەن کیلۆ ساڵانە هەنگ و هەنگوین بەرهەم دێنێ هەنگوینەکانی ئەوان هەمووی خۆماڵی و بێ شەکریش بوو بەڵە بیزنانەوە بیسەرانی خۆشەویست بۆ هیوای کە
هەمووتان لە ژیانی ڕۆژانەتان هەنگوین بەکاربێنن چونکە هەنگوین جگە لەوەی کە ئیسفادەیەکی زۆری تەندروستی هەیە هەمیش خاوەن تام و چێژێکی تایبەت و خۆشە. بەڵێ ئەزیزان دیارە ئامۆژگاری سەرەکی ئەوان ئەوە بوو بۆیەمەوە منیش بە پێویستی زانم بۆیەوەی بگوازمەوەیە تکایە لە کاتی کڕینی هەنگوین زۆر بە ئاگاییەوە هەنگوینەکان بکڕن و لە کەسانێک بکڕن کە خاوەن متمانە و سیقن چونکە کەمتر ئەوانەی کە لە بازاڕەکان دەزەکەوێ ئەو هەنگوینانن کە لە کوێستانەکانی کوردستان بەرهەم دێت. ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوایە میوانێکی ڕەزاگران نەبووم و کەسێ بم تۆزێک زانیاری و عیلم و معریفەتم لە سەر هەنگوین بە ئێوە بەخشی بێ. تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر لەگەڵ هاوکارم یونس عەبدوڵڵا بە ئێوەی خۆشەویست شاد دەمونەوە سپاردەی خوابن.